اما چەند جارە یعنی ئەمە بینین بە چاوی خۆمان دەوڵەتی فاشیستی تورکیا بە چەکی قەدەغەکراو چەند جارە یعنی بۆ سەری گەریلا و بۆ شاخەکانی کوردستان و ئەو جینگە جوانە ئاڵۆز دەکات. من لێرە هەر وەکو ئەوە داوا لە خەڵکی کوردستان ناکەم کە پشتگیری گەریلا بوون یان پەکەکە بوون. بەڕاستی ئێمە ئەبێ هەڵوێستمان هەبێت و خەریکە کورد ئیبادە ئەکات تورکی فاشیست. ئەمە یەکەم جاریش نییە ئەم ئیبادەکردنە. ئێمە با هەڵەبجە دووبارە نەبێتەوە. داوا لە سیاسەتمەدارانی کورد دەکەم، داوا لە پەرلەمانتارانی هەڵێمی کوردستان و عێراقیش دەکەم. با هەڵوێستیان هەبێت، ئیدانەکردن نەبێت. ئیدانەکردن وشەیەکە، منیش دەتوانم هەزار جار بیڵێمەوە. بەڵام ئەبێ هەڵوێستیان هەبێ، ئەبێ بیچەسپێنن، داوا بکەن لە حکوومەتی عێراقی، داوا بکەن لە پەرلەمانی هەرێمی کوردستان. ئەم داوایە بەس قسە نەبێت، هەڵوێست هەبێت، چونکە بەیانی دوو بەیانی ئێمەی شەگرێتەوە. بەخوا ئەگەر شاخەکانی کوردستان ئاڵۆز بێت، شارەکانیش پێوە ئەسووتێت. تورکیا تەنها مەبەستی پەکەکە نییە. ئەم بەینە ئەردۆغان قسەیەکەکە بە لەگەڵ ئەندامێکی تورکیا ئەڵێ با مناڵتان زۆر بێت، 10 و 15 سیر پەکەکان لە 5 تا 15 مناڵیان هەیە. لێرە ئەو مەبەستی پەک نییە، لێرە مەبەستی کوردە. ئەو ئەوەیە کورد لە ناو بە هەموو شێوەیەک. من داوا ئەکەم ئەم هەڵوێستە با زۆر جدی بێت، تەنها ئیدانەکردن نەبێ، ئیدانە هیچ شتێک ناگۆڕێ. هەڵوێستی کورد ئەبێ زۆر بە جدی بێت. ئەم جارە بەڕاستی دەوڵەتی فاشیستی تورکە ئەوەیەت کورد ئیبادە بکات، هەڵەبجەیەکی تر دووبارە بکاتەوە. بەڵێ من وەکو باوکی شەڕڤانێک تەبعاً شانازی ئەەکەم لەبەرەوە ئەو کوڕەی منە کە من پێ بزانم بۆ دیفاعکردنە لە هەر چوار پارچەی کوردستان بەبێ جیاوازی. بەڵام بەداخەوە کە ئێمە چی ئێرا بێ چی هەر پارچەکانی تر بێ ئەو زڵم و زۆرەمان لێ ئەکرێ لەلایەن تورکیاوە زیاتر. بەڵام مەعەل ئەسەف هیچ کەسێک نایەتە جواو لە سەرمان، حتا پەرلەمانتارەکانی خۆمان ئەوانەی عێراق با بڵێن. بەڵام چەند برا عەرەبێکمان ئەوە بوو لە سەفرەکەی ئەم دوایەی زاخۆ تووشی ئەو حادیسە بوون، بینیمان حتا وڵاتانی جیهانیش هاتنە جواو لەسەری. بۆیە داوا لە پەرلەمانتارانی کوردستان بە تایبەتی ئەەکەم، دوایەوە پەرلەمان هەر برا کوردەکانمان و لەگەڵ ئەو عەرەبانش کە لەوێن ئەمدام پەرلەمانن. بۆچی فەرقی جیاوازی ئێمە و ئەوان چییە؟ بۆکو داوا ئەڵێن کوردستان هەر یەک پارچەین و هەر یەکێکین و یا بۆ هەموو شتێک. بەڵام بۆ ئەو زڵم و زۆرش کە تورکیا لە ئێمەی ئەکا حەقی وایە بێنە جواو لە سەرمان، حەقی وایە چۆن فەرقی ئەو برایانە ناکەن، فەرقی ئەمەش نەکەن لەگەڵ ئەوانە. بۆیە شانازی یەکەم و 100 جارتری شانازی یەکەم کە باوکی شەڕڤانێکم کە ئەوە 4-5 ساڵە پەیوەندی کردووە، خۆشحاڵیشم و هەزار جارتریش خۆشحاڵم کە کوڕەکەم لە بەرەی بەرگریدایە لە هەر کوێ بێ، لە هەر پارچەیەکی کوردستان بێ، لە ڕۆژاوا بێ، لە باکوور بێ، لە باشوور بێ، لە ڕۆژهەڵات بێ. جێ شانازی و فەخرە بۆ ئێمە و بۆ گەرمیانەکانیش. واجبە لە سەریانەوانە، واجبە لە سەریان کە وەختێک زڵمێک ئیمڕۆ ئەگەرەک و کوڕەکەی منە یا برایەکی ترە یا کەسێکی ترە حتمما ماوەیەکی تری ئەوان شەگرێتەوە، ئەبێ هەوڵ بدەن ئەوان بە بەرەنگاربوونەوەیان بە چەک و سیلا هەمانش بە دیبلۆماسی، بە قسەکردن، بە جوابداینەوە. بەڵام بە ئیهانەکردن و دوور بە دوور زۆر زەحمەتە ئەو وڵاتە هەست بکاوە شتێک. ئەبێ مووقفێ وایە نەبیوە کە وڵاتە هەست بکات، چی کورد بێ، چی تورکمان بێ، چی عەرەب بێ، هەر کەسێکی خاکی ئەم کوردستان لێرە جێنشین بێ، خوا نەخواستە تووشی هەر کارەساتێک بێ حەقە بێنە جواو لەسەریوە بێ جێوازی. من نازانم، من ماوەڵ 74 مەتای سێمە دەربەدەر بکراوی، نەڵێم کەی لەدایک بوو، نەڵێم کاتێ ڕامان کردو 74. معقولە هەتا ئیساتا ئەوە تقریبان 48 ساڵ عمری منە. یعنی ئەوە کوڕیشم پێگەیە ئێستاگی شەڕڤانە هێمە هەر کیمیاوی باران بکرێن و هەر ئەنفال بکرێن و هەر ڕاو بنرێن و کەسێن نە ئەوەتە خۆمان یەک گردوو بووین. ئێمە ئێستا دوو پارچەمان ئازادە، وا پارچەی سێمیش ئیشەڵڵا ئازادە بێ. چیمان ماوە ئیتر بۆچی نەبینە دەوڵەتێ، بۆچی نەبینە حکوومەتێ، بۆ پشت یەک نەگرین؟ ئاخر 45 ملیۆن نفوس کەم نییە کاکە، وڵاتان 3 ملیۆنن، 5 ملیۆنن، وڵاتی خوار ملیۆنێکە حکوومەتە. ئێمە گەر وەکو برا یەک بگرین و پشت یەک بگرین، نە کیمیاویش تەسیرمان لێکە، نا هیچ حکوومەتێ تەسیرمان لێ ناکە و پشت بەخوای گەورە ئەبینە حکوومەت و ئەبینە دەوڵەت و خۆمان نەتوانین حکم خۆمان بکەین و هەر کەسێک تەعدامان لێ بکە، خوا نەخواسە ئێمە تەعدایان لێ ناکەین. بەڵام حەقی خۆمان حتمما بەرگری ئەەکەین، حتمما حەق خۆمان ئەسێنین. بەڵام ئەم زڵم و زۆرە وەڵڵاهی معقول نییە. 48 ساڵ عمرما ئیتر پێشی 74 خوا ئەزانێ چیتر ڕووی دابێ.